پەیام لە سندوقی ڕەشدا وردەکاری پشکی هەرێم لە بودجەی عێراقدا ئاشکرا دەکات. پشکی هەرێم لە خەرجی بەکاربردن و بەرهێنان و پەرەپێدانی پارێزگاکان سیادی و حاکیمە زیاتر لە 20 تریلیۆن دینارە. لە بەرامبەردا دەبێت حکوومەتی هەرێم ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت مانگانە نیوەی داهاتی سنوورەکان ڕادستی عێراق بکات و 53 ملیار و 700 ملیۆن دیناری قەرزی بانکی بازرگانی عێراق بداتەوە. لە هەمان کاتیشدا حکوومەتی هەرێم نیوەی داهاتی سنوورەکان و تەواوی داهاتی باج و ڕسوماتی بۆ دەمێنێتەوە کە بە زیاتر لە 4 تریلیۆن دینار دەخەمڵێنرێت. حکوومەتی هەرێم بۆ موچە مانگانە چەند پارەی بۆ دێت؟ حکوومەتی هەرێم لە بەغداوە مانگانە 775 ملیار دیناری موچەی فەرمانبەران، 112 ملیار دینار خانەنشینان و 19 ملیار دیناری موچەی پێشمەرگە بۆ دێت. بەمەش کۆی گشتی مانگانە بەس بۆ موچە 906 ملیار دینارە. لە بودجەی عێراقدا ساڵانە 9 تریلیۆن و 300 ملیار دینار بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم، 1 تریلیۆن و 346 ملیار بۆ خانەنشینان و 228 ملیار و 304 ملیۆن دینار بۆ موچەی پێشمەرگە دابین دەکرێت، بە تێگڕا دەکاتە 10 تریلیۆن و 774 ملیار و 304 ملیۆن دینار. لە هەمان کاتیشدا حکوومەتی هەرێم مانگانە 30 ملیار دینار هاوکاری هاوپەیمانان بۆ پێشمەرگە و نیوەی داهاتی سنوورەکان و تەواوی باج و ڕسوماتی لەبەردەستدایە. خەرجی حکوومەتی هەرێم لە بودجەی عێراق بڕی 2 تریلیۆن و 873 ملیار دینار بۆ خەرجی فەرمانگەکانی حکوومەتی هەرێم دیاری کراوە. لە کاتێکدا خەرجی حکوومەتی هەرێم بۆ فەرمانگەکان ساڵانە لە تریلیۆنێک و 300 ملیار کەمترە. پشکی هەرێم لە بودجەی وەبەرهێنان و پەرەپێدانی پارێزگاکان لە بودجەی عێراقدا 2 تریلیۆن و 781 ملیار دینار بۆ بودجەی وەبەرهێنان و 276 ملیار و 550 ملیۆن دینار بۆ بودجەی پەرەپێدانی پارێزگاکان تەرخان کراوە. هەروەها بڕی 62 ملیار و 400 ملیۆن دینار بۆ پشکی هەرێم لە پرۆژەکانی وەبەرهێنان تەرخان کراوە کە بە قەرزی دەرەکی تەمویل دەکرێن. ئەگەر بودجەی وەبەرهێنان و پەرەپێدانی پارێزگاکان خەرج بکرێت، پرۆژەکان دەست پێ دەکەنەوە و هەلی کاریش دەڕەخسێت. لە بودجەی عێراق بۆ 1 ساڵ زیاتر لە 3 تریلیۆن بۆ پرۆژەکان دانراوە، لە کاتێکدا حکوومەتی هەرێم لە 3 ساڵدا کەمتر لە 900 ملیاری بۆ پرۆژەکان خەرج کردووە. پشکی هەرێم لە خەرجی حاکیمە. خەرجی حاکیمە بەشە خۆراکی مانگانە، دەرمان، گەنمی جوتیاران، کێشەی مڵکدارێتی دەگرێتەوە. پشکی هەرێم لە خەرجی حاکیمە 1 تریلیۆن و 257 ملیار دینارە. خەرجیەکانی نەوتی هەرێم لە بودجەی عێراقدا 1 تریلیۆن و 428 ملیار دینار بۆ خەرجی گواستنەوەی 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە لە کێڵگە نەوتیەکانی هەرێم و 2 تریلیۆن و 498 ملیار دینار بۆ خەرجی بەرەمێنان و هەناردەکردن دانراوە. بەمەش کۆی گشتی خەرجیەکانی نەوتی هەرێم 3 تریلیۆن و 926 ملیار دینارە. هەروەها 664 ملیار و 300 ملیۆن دینار وەک پشکی هەرێمی کوردستان لە پترۆ دۆلار دانراوە.